بە خێراترین یاریزانی ڕاکردن بۆ ساڵی 2022 دیاری کراوە. تەمەنی 100 ساڵی تێپەڕاندووە، بەڵام توانی ژمارەی پێوانەیی بشکێنێت. ناوی لە لیستی باشترین یاریزانەکانی ئەم ساڵدا دانراوە. سوانگ ئەو پیاوەی پیری نەیوەستاند، لەوانەیە بڕینی 100 مەتر بە 27.08 چرکە بۆ یاریزانێکی ڕاکردن ژمارەیەکی ئاسایی بێت، بەڵام بۆ یاریزانێک کە تەمەنی 105 ساڵە بێگومان ئاسایی نییە، چونکە پێویستی بە جەستەیەکی بەهێز و تەندروستیەکی باشەیە. ئەم یاریزانە ناوی سوانگ جان پرامە، بەوە ناسراوە کە کۆنترین یاریزانی ڕاکردنە لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا. تا ئێستا 4 جار بەشداری لە پاڵەوانێتی تایلەندی ساڵانەدا کردووە. ئەم ساڵیش لە خولی 26مین پاڵەوانێتی لە کەرتی ساموت لە باشووری ڕۆژئاوای تایلەند بەشداری کردووە و توانیوێتی ببێتە خاوەنی 4 مەدالیای ئاڵتوونی کە یەکێکیان تایبەت بووە بە ئەو توانە جەستەیەی کە هەیەی و بەو شێوەیە ژمارەی پێوانەی شکاندووە. لە یەکێک لە چاوپێکەوتنەکانیدا پرسیار دەربارەی نهێنی تەمەند درێژیەکەی لێ دەکەن، ئەویش لە وەڵامدا ئاماژە بەوە دەدات کە وەرزشکردن نهێنی تەمەند درێژیەکەیەتی، هەروەها ئاماژەی بەوەدا کە ڕاهێنان دەتوانێت یارمەتی باشتربوونی تەندروستی و باشتربوونی ئارەزووی خواردن بدات. سوانگ وا ڕاهاتووە کە ڕۆژانە لەگەڵ کچەکەیدا کە تەمەنی 70 ساڵە وەرزش بکەن، دواتریش هەندێک لە ئەرکەکانی ماڵەوە ئەنجام دەدەن، وەک کۆکردنەوەی ئەو گەڵایانەی کە کەوتونەتە ناو باخچەکەیانەوە. بەڵام هەموو ساڵێک پێش دەستپێکردنی پێشبڕکیەکان زیاتر ڕاهێنانی دەکرد. ڕۆژانە بۆ ماوەی هەفتەیەک لە یەکێک لە یاریگاکان لەگەڵ کچەکەیدا ڕاهێنانی دەکرد. کچەکەی باز لەوە دەکات کە باوکی هەمیشە کەسێکی ئەرێنی بووە، ئەوەش هۆکار بووە بۆ ئەوەی تەندروستی مێشکی بەو شێوەیە باش بێت، هەروەها هێزوزەیەکی زۆری هەبێت. سوانگ توانی لەم ساڵدا ببێتە براوەی پاڵەوانێتی 100 مەتری بە باشترین یاریزان دیاری بکرێت. لە ئەمان کاتیشدا توانی ژمارەی پێوانەیی بشکێنێت. ئادەی تۆ پێم بڵێ، تۆ هیچ کەسێکە ناسی کە ئەو شێوەی سوانگ بێت؟